بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە گوڵی من؟ کامە دنیا لە عاشق پیرۆزترە؟ کامە عاشق لە من پیرۆزترە دڵی من؟ هێندە هۆگری دەنگت بوو چرپەی کەس ناچێ بە گوێمە، ئەو ساتانەی پێکەوە بووی قەت ون نابن لە بەرچاومە. بە هاتنت ڕەنگم گرتو بە ڕۆشتنت کاو بوومەوە، چاوەکانم تا دواتە من بۆ نیگای تۆ ئەتوێتەوە. بۆچی دەنگت نییە گوڵی من گوڵی من؟ تۆ بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە؟ تۆ بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە گوڵی من؟ کامە دنیا لە عاشق پیرۆزترە دڵی من؟ کامە عاشق لە من پیرۆزترە؟ هێندە هۆگری دەنگت بوو چرپەی کەس ناچێ بە گوێمە، ئەو ساتانەی پێکەوە بوو ناسڕێتەوە لە بەرچاومە گوڵی من. کامە دنیا لە عاشق پیرۆزترە دڵی من؟ کامە عاشق لە من پیرۆزترە؟ تۆ بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە؟ بۆ بێدەنگی تۆ عەزیزم شەوەک من تۆی ویستووە، تۆ پەیوەز بووی باشین ماوە ناکرێ دووربی لێماوە، لەوەتای ڕۆژتووی گوڵم حەزم تۆرەوە، ئارەزووی هەست و سۆزی کەسم نەماوە کەسم نەماوە. بە هاتنێ ڕەنگم گرت و بە ڕۆشتنێ کاو بوومەوە، چاوەکانم تا دواتەمە بۆ نیگای تۆ ئەتوێتەوە. تۆ بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە؟ تۆ بۆچی دەنگت نییە؟ تۆ بۆچی ڕەنگت نییە؟ هەی گوڵی من هەی دڵی من، دڵمدا دەستی تۆ تۆش بوویتە هاوڕێی سەفەرێ، دوای کۆچی تۆ وەکو شێت سەرگەردان و
کام خەیاڵ ڕێگاگری تێنەگەشتی ئەلەو دڵای ماڵێ بوو بۆ خۆشەویستی تۆ بۆچی دەنگت نییە تۆ بۆچی ڕەنگت نییە تۆ بۆچی دەنگت نییە تۆ بۆچی ڕەنگت نییە تۆ بۆچی